لە کۆمەڵگەی کوردی گرنگی بە هونەرمەندان دەدرێت پێگەی هونەرمەندانیش چۆن هەڵدەسەنگێنی لە ئێستادا؟ بەڵێ سڵاو بۆ ئێوەش بێگومان ئێمە جارە لە ئاستێکین کە ئەتوانم بڵێم ئاستێکی زۆر سەرەتاییە وەکو ڕوانینی کۆمەڵگا بۆ کارە هونەریەکان و بۆ هونەرمەندان خودی خۆیان بەڵام بە خۆشحاڵیەوە هەتا ئاستێکی بەرز ئەتوانم بڵێم هونەرمەندیان خۆشەوێ بە تەکید هونەرمەندی ڕەسەن و ئەوانەی کە کاری باشەکەن لەلایەن پەسەند بێ هەنێ جار بە میزاج قەرار ئێن هەنێ جار ئەگۆڕێت بەداخەوە لە ئێستا بینم کە زۆر بە خێرایی خۆیان فڕئێنە ناو ئیشەکانەوە زۆر بە خێرایی تموحیانەوەیە کە ببنە هونەرمەند ببنە ئەستێرە بینم زۆر کاڵ و کرد چە هەوڵیان کەمە خوێندنەوەیان کەمە خۆیان دروست ناکەن پێ ئەوی کە بێنە ناو بوارەکە و قەراری ئەوە بن کە ئەیانەوێ مەسەلەن ئاکتیم بکەن بۆ نمونەیان دەرهێنان بکەن یا هەر ئیشێکی تر لە هونەرا بکەن خۆیان پێناگەێنن خۆیان دروست ناکەن خۆشەویستی لەگەڵ کارەکە دروست ناکەن خۆیانە خەنە کارەکەەوە ئەزان هەروە بۆ ئاسانیەیە لە ئەنجامە ئیشەکەشیان هەروە بۆ ئاسانی لە بەرچاوی بینەر ئەڕات و کاڵە بێتەوە و نامێنێتەوە بە خۆشحاڵیەوە لەم مانگێ ئەمە سێ چوارەم خەڵاتە وەک ڕێزلێنان پێم ئەبەخشێ ئەتوانم بڵێم وەکو جوتیارێک حاصڵاتی خۆم کۆکەمەوە. عزیزانم وەکو ڕۆژگار سەراپا گۆڕاوە شێوەم بە یادی عشقی جارانە بەدۆشی دیداری ئەوەی بایەق بە هونەر و ئەدەبە بایەق بە هونەر و ئەدەب و ڕۆشنبیریە لە کۆمەلگای مایە تەنها کۆمەلگا چەساوەکەیە نە دەسەڵاتە نە حکوومەتە دەسەڵات و حکوومەت دژی داهێنان و ڕۆشنبیری و هونەر و ئەدەبن لەبەرەوە هونەرمەند و ئەدیب و پێ ڕۆشنبیر ئاستی وشیاری خەڵک بەرزەکەنەوە هەموو دەسەڵاتێکی فاشیزمیش دژی وشیاربوونەوەی خەڵکە لەبەرەوە لە هونەرمەندی ئەکتیڤ و مبدی عەدەن خەڵکی نەشارەزا و خەڵکی پێخاوسێن نەساحەکەوانێ ئێتیمامێکی درێنەی پێن وەکو عەدنان قەیسەکەی سەردەمی حیزبی بەعەس لەبەرەوە ئەگەر بایەخێ بە هونەر و ئەدەبیرە خەڵکە ڕەشەڵوتەکەیە زۆرێک لە ئەرشیفەکانی هونەرمەندە گەورەکان خەڵک کردوێتی حکوومەت نەیکردو دەسەڵات نەیکردووە حەسەن زیرەک ئەوەی ناوی حەجێژی خەساب و ئەمینی دەڕابەسی و ئەحمەی سۆفی کەریمە برێ ئەوە ناوی ڕادۆ و تەلەڤیزیۆنی بەغا و تاران نابرێت چون ئەوان لە ماڵەکانی خۆیانە ئەم دانیشتانیان ساز کردو ئەو بەرهەمە جوانانان تۆمار کردووە لەبەرەوە هەتا دەسەڵاتێکی خۆڕسکی نیشتمان پەروەری مەبدەئی دروست نەبێت هونەر و هونەرمەندان لە دوای دوان بەڵام خۆیان محاولەیەکەن بۆی لە ڕەوتەکە دوانەکەون ئەجنا هیچ ڕکلامێک هیچ میدیایەک هیچ دەسەڵاتێکی مادی و معنەی لە پشتێوە نییە هەمیشە هونەرمەندی باش مەیدانەوە بەڵام هەمیشە دەسەڵاتی خراپ لێدا دووری خاتەوانێ بۆ خۆ دەبینی خەڵکە بۆ یەک گۆرانی هەبووی خۆی نەبوو هەموو شوێ لە کەناڵێکی فەزایە هەبوو هونەرمەند هەیە هەرچی گۆرانی مامۆستا عەلی مەردانە بۆی کلیپ کراوە بە زۆرێکەنە گوێی خەڵک و چاوی خەڵکەوە هەر ناچێتە ناو خەڵکەوانێ هونەرمەندیش هەیە بە دوو گۆرانی ئەتوانێت شەرق و غەرب داگیرکا بەڵام برەوی پێنایەن لەبەرەوە لێ ترسن لە ناوبانگەکەی ترسن لە تێکستەکەی ترسن لە تواناکەی ترسن نەوەکو بێت بە شتێکی گەورە خەڵک دوای کرد دەسەڵاتی ترسنۆک و فاشی ئەوەیە بەلووتکەوە بەفرە نەدی چەند سەرکەش بوو بە وادەی خۆی کە خۆر بۆی هاتە مەیدانێ لە دامێنش هەڵات و ڕۆی سرم سوڕماوە لە بلبل بە وەرزی گوڵدڵی شادە آخر خەزان میراتگر بێ بەهار و باخچە بەربادە پرسیم لە پیری مەیخانە ئەرێلا لە چۆنە مەستی وتی بەخوا بێهۆشیە ئەگەر مەستی ئەگەر پەستی گەواهی عشقی بێگەردە بێستون و نێگار و نەخشی شیرین ئەسیری دوولا بوو کەچی فەرهاد جانی بەخشی پەپولێ لە گوێچەمێ سرومەی باڵی کەوتە لە ڕزە کە ئاوی کرد بە ئاوێنە بوو بە خەوزەی ژەر خەڵوەزە ئەمە ناوی تابلۆکانە پێشەش بە جەنابتان.
بڵم خەڵاتی ڕێزێنان عادەتەن بۆ هونەرمەندان خەڵاتی کە معنەوی و هێزبەخشیە لەبەرەوە گرنگە تۆ لە کاتێکە ئەگەر بە پارچەکە غەزێکیش پێ ڕێز لە کەسێکەندێ ئەزانێت تا چەند مەهام و گرنگێک تیت هەیە لەو شارەیە و لەو وڵاتەیە هیچ نەبێ ئەو ڕەنجەی کەیا و تا ئەڵی تا ڕادەیەک لە بەرچاو گیراوە بۆ ئەو پشگیرێکی بەڕاستی معنەویە لە هەمان کاتیشا هونەرمەندان ئێستا بە گشتی توانم بڵم سەرڕای ئەو هەموو بارگرانی و ناخۆشی کە لە وڵاتمانە لە ڕووی ئابوووریەوە هەبووە بەڵام بە گروتینێکی زۆر جیاواز لە ساڵان زیاتر کاریان کردووە گویان نەداوە بەوەی کە تا چەند بەرژەوەندی خودی خۆیان لێک بنەوە بۆیەوە بەڕاستی ئەتوانم بڵم بە بەردەوام هونەرمەندان لە پێگەیەکی زۆر جیاوازی بیرکردنەوەی معریفیان بیر لەوە ناکەنەوە ژیانی خۆیان چۆنە بەڵام بیر لەواکەنەوە باشترین کار پێشکەش بکەن.